سەلیم بەڕەکاتێ کوردێژ ڕۆژاوای کوردستانێک و جیهانە عەرەبیە وێژەیی ببەرهەمێن خۆماتمایی کریە دە هەلبەستا خۆیا دیلانە و دیرامدە چیرۆکە عەشق و ئەڤینداریە دە سەردەما نەمانە ئەڤین و دسۆزیێدە و دە سەردەما شارستانیە چیمەند و ئاڤاهیەن قاتبلندە کو دیمەنێن ئاسمان و ستێرکان لەبەر چاوێ مرۆڤێ مۆدێرن وندە دکن لەبەر چاوان ڕادخە. هەلبەستا دیلانە و دیرام دکتێبە بناوێ ئەلکەراکی ئەنگۆ قوڵنگدە جارا یەکەمین ساڵە 1970 هاتە چاپکردن. سەلیم دوێ هەلبەستا خۆدا حەول دەدە شەڕێ تێکچوون و وێرانیە نرخێن سادە یەن مرۆڤان و بەدەویە خۆزا و سروشتێ بڕاوانبێژیە خۆیان ئاسکری بکە. سەلیل کوردی الەڕی هەلبەستوانێ کورد ئەحمەد حوسەینیژی بەشێک ژێ هەلبەستێ وەرگەڕاند زمانی کوردی و تێکست لزاینگە هاویارە سن وەگەڕاند. عەشق و عاشق بوون دە سەردەما شەڕ و ماڵوێرانیە فیزیکی و مۆرالیدا بارێکی پرگرانە لێ سەلیم بەڕەکات وەک کوردێکی بێجر خۆرادەستی وێ قەدەرێ ناکە و هەر حەول دەدا دەنگێ دلێ ئەڤینداران بە هەر کەسی بدە بهیستن ئەو دەست دەدەینە سەر برینە یەکەمین و ئێشا یەکەمین وەک غەزەبەکێ دتەقە. تێبیراتە دیرام و تێبیراتە دەمات وسا مێشنی و بدەشتان نخماندی بەربوێڤە چووی گاوێن تا یێن ڕۆژێ بوون خەرەجرا تەژی یا گولگەنمان بوو ما ئێوارا کود چاوێنتەرە تەنک دەهەرکی تێبیراتە ئێوارا پێشین ئێوارا کووە گەنجینەیەن بوونەوەران بماچاندا گیرکردن وەد بنێ کەڤرێ گیێندا جۆیەکە سوڕ و سەیر ڤەدیت. چەندی من دخواست نەهەسن لێ پەرپەریکان پیرۆز ڕابگرم دەبێژە سەلیم و دزانەک و دەم ئێدی نەدەما پەرپەریکان لێ دەما هەسنە لێ سەلیم زوو تەسلیم نابە وەک حەولدانەکە داوی عەبایە میریتیە داوێژە سەر پشتە هەردوو عاشقێن خۆیێن نەمر دیلانە و دیرام. ئەو یێ داویە کۆتوێوی ببینی ئەو سەرسۆمێ داویە یێل زۆرنەیەن سەرسۆم دەخینە کۆتوێوی ببینی مینا مەیگەران پیالەیەن خەنقیان قەهرەمانیەدا دەگرە لە هەمان ڕەخی ڕادوەستە لە ڕەخێدا چکیایی و کەڤنارە یێڕەهان و لە ڕەخێک و درندە لە درندەیان دبانن. بەسا مستەفا ڕووداو.